سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتان دایم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەندەوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەرجەم سندوقە خانەنشینیەکان لە کرماشان. گیانەدەستانی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری سنە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. دەست بەسەرکرانی چوار چالاکی مەدەنی لەلایەن هێزانامنیەکانەوە و کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانکاری شاغەڵ لە پاڵاوگەی فەجری جەم. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەرجەم سندوقە خانەنشینیەکان لە کرماشان. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 20 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە خانەنشینکراوانی سەرجەم سندوقە خانەنشینیەکان دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. خانەنشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشمی نابۆ سێدارە و هەڵکردنی پلاکارد خوازیاری ئازادی دەست بەجێی معلیمان و چالاکانی کرێکاری دەست بەسەرکراو، هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی تەوەڕۆم و هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانەنشینکراوانی ناڕازی و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی خانەنشینکراوان. گیانەدەستانی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری سنە. ڕۆژی ڕابردوو مەنسوور کەریمی ئەندامی یەکێتی ئازادی کرێکارانی ئێران بەهۆی جەڵتەی دڵ گیانی لەدەستاوە. ناوبراو ئەندامی بەڕێوەبەری یەکێتی ئازادی کرێکارانی ئێران بوو و لە درێژایی تەمەنیدا هەموو کات هەوڵی باشکردنی دۆخی ژیان و معیشەتی کرێکارانیدا. ئەو هاوڵاتیە ڕۆژی پێنجشەممە 13 خەزەڵوەر بەهۆی نەخۆشیەوە لە نەخۆشخانەی تەوحیدی شاری سنە بەستەری کرا و پاش یەک هەفتە بەهۆی جەڵتەی دڵەوە ڕەوانەی بەشی ئایسیۆ لە ئەو نەخۆشخانەیە کرا و ڕۆژی ڕابردوو گیانی بەخت کرد. ئەو چالاکە کرێکاریە لە یەکەمین ئەندامانی یەکێتی ئازادی کرێکارانی ئێران بوو کە هەموو کات بە ورەیەکی بەرزەوە دژ بەستەمی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر کرێکاران ڕاوەستا و هیچ کات وازی لە ئامانجەکانی نەهێنا. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆی ئێعدام. ڕۆژی سێشەممە 20 خەزەڵوەر بەندکراوانی 54 بەندیخانەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان دژ بە سەپاندنی حکمی ئێعدام بەسەر زیندانیاندا مانیان لە خواردن گرت. بەندکراوانی بەشدار بووی ئەم هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە سەروبەندی ڕاپەڕینی خەڵکی ئازادی خواز لە مانگی خەزەڵوەری ساڵی 1398 هەتاویدا ڕێز لە هەموو گیانبەختکردوانی ئەو شۆڕشە دەگرن و پاشان ئاماژە بەوە دەکەن کە لە سەرەتای هاتنە سەر حکمی ڕژیمی کۆماری ئیسلامی تا بە ئێستا خەڵکی ئازادی خواز لە ئێران سەرەتای چەندێ سەرکوت، ئێعدام و جیاکاری جنسیەتی هیچ کات ئیرادەیان لە ڕێگای ئازادیدا سست نەبووە و هێشتا بەردەوام. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. ڕۆژی سێشەممە هاوکات لەگەڵ بەربڵاوبوونی ناڕەزایەتیەکان دژ بە ئێعدامی بەندکراوان لە زیندانەکان و شارە جیاوازەکانی ئێران سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمدا ئێعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سێ بەندکراو بە ناوەکانی ساسان مێهرانی، حەسەن کەلامی و شاحسێن فەرهادی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی سنە، عادڵابادی، شیراز و یەزد لە سێدارە دراون. شایانی باسە لە 19 ڕازبەری ساڵی 1403 تاوەکو 16 ڕازبەری ئەم ساڵ 1537 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان ئێعدام کراون کە بە ڕێژەی 86% بەپێی ساڵانی ڕابردوو ڕێژەی ئێعدامی بەندکراوان بەرزتر بووێتەوە. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە ئێران و کوردستان.
ڕۆژی ڕابردوو بنەماڵەی بەندکراوانی محکوم بە ئەعدام دژ بە سەپاندنی حکمی ئەعدام بەسەر بەندکراوان و سەرکوتانی سەرکوتی چالاکانی مەدەنی و سیاسی لە چەند شاری ئێران و کوردستان کۆبوونەتەوە. بە پێی وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون بنەماڵەی بەندکراوانی محکوم بە ئەعدام و زیندانیانی ئەعدامکراو لە شارەکانی جوانڕۆ، کرماشان، سۆنقۆر، تاران، ئەردەبێل، گۆرگان، کوهدەشت و چەند شاری دیکەی ئێران هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی هەفتەی 94مینی هەڵمەتی سێشەمەکانی نابۆی ئەعدام کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجەی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. کۆبوونەوەی کادری دەرمان و پەرستارانی مەشهەد لە نەخۆشخانەی ئیمام ڕەزا. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 20 خەزەڵوەر کۆمەڵێک لە پەرستاران و کادری دەرمانی مەشهەد دەشت بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان لە نەخۆشخانەی ئیمام ڕەزای ئەو شارە کۆبوونەوە. ناڕازیان لە سێهەمین ڕۆژی ناڕازایەتیەکانی پەرستاران لەو شارە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها بەرپایی ڕێپێوانێک خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەقدەسەکان بە پێ ڕێژەی تەواڕۆم و هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی پێویستی پزیشکی، وەرگرتنی هێزی کاری نوێ، پێدانی ئەقدەست و کارانە، نەمانی جیاکاری لە ئەقدەست و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان بوون. دەست بە سەرکرانی 4 چالاکی مەدەنی لەلایەن هێزامنیەکانەوە. ڕۆژی ڕابردوو 4 چالاکی مەدەنی ئازەربایجانی کە بە مەبەستی پشتیوانی لە مانگرتنی بەندکراوان لە زیندانی ئێڤین لە بەردەمە و زیندانە کۆبوونەوە لەلایەن هێزامنیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون 4 چالاکی مەدەنی بە ناوەکانی عەباس لسانی، عەلی خێرجوو، یوسف کاری و بێهزاد دەشتی لە کاتی بەشداریان لە کۆبوونەوەی بنەماڵەکانی ودود ئەسەدی و تاهر نەقەوی بە مەبەستی پشتیوانی لە مانگرتنی ئەو دوو بەندکراوە بە هێرش هێزە ئەمنیەکان بۆ سەریان دەست بەسەر کران و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شایانی باسە کە بنەماڵەی ئەو دوو بەندکراوەش لەلایەن ئەو هێزانەوە هێرش کراوەتە سەریان و سەرەڕای بێڕێزیەکی زۆر پلاکاردەکانیان شکێنرا. کۆبوونەوەی ناڕەزایەتی کارمەندانی بێزیستی لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەمە کارمەندانی بێزیستی لە شارەکانی تاران، ئیسفەهان، شیراز، ئەهواز و چەند شاری دیکە دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان کۆبوونەتەوە. بەشداربووانی کۆبوونەوەکان بە وتنەوەی دروشم دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانەوە، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان و تەوەڕۆم، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان، وەرگرتنی هێزی کاری نوێ، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها وەدیاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. گواستنەوەی مەسعود فەرهیختە بۆ ژووری تاکە کەسی. ڕۆژی ڕابردوو مەسعود فەرهیختە چالاکی فەرهەنگی و معلمی بەندکراو لە زیندانی ناوەندی کەرەز لەلایەن بەرپرسانی زیندانەوە ڕەوانەی ژووری تاکە کەسی کراوە. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم سەرجەم حکمی 4 ساڵ و 1 مانگ و 17 ڕۆژ زیندانی تعزیری بەسەردا سەپێنداوە. بە پێی راپۆرتەکان پەیوەندی ئەو چالاکوانە بۆ ماوەی 2 ڕۆژ لەگەڵ بنەماڵەکەی پچراوە و ڕەوانەی ژووری تاکە کەسی کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانکاری شاغەڵ لە پاڵاوگەی فەجریجەم. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 20 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە پاڵاوگەی فەجریجەم دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی ئەو کۆبوونەوە بە وتنەوەی دروشماڵکردنی پلاکارد، خوازیاری بەسکردنەوەی ئاستی ئەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و تەوەڕۆم، دابینکردنی ئیمەنی شوێنی کار، ئیمکاناتی ڕفاهی و بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان، بەکردەوە دەراتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ، کەمکردنەوەی ساعاتی کار، پێدانی و بڕەپارەکە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە و هەروەها سربەخۆی سندوقی خانەنشینی،
خانە نشینکراوانی سەنعەتی نەوت بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموویان.